لە چەند شوێنێکی جیاجیادا چەند ستافێکی جیاواز سەرقاڵی کرتاوکردن و تێکەڵا ڕێژکردنی ڕێگای استراتیژی دووسایدی هەڵەبجە سەی سادقن کە درێژیەکەی 28 کیلۆمەترە. ئەندازیارانی بەڕێوەبەرەتی ڕێگاوبانی سلێمانی و تیمی ئەندازیارانی پارێزگای هەڵەبجە بە بەردەوامی چاودێری کارەکانی ئەم پرۆژەیە ئەکەن. بەڵێنەدەن تا کۆتایی مانگی ئەیلولی ئەمساڵ پرۆژەکە تەواو بکرێت و بخرێتە خزمەتی گشتیەوە. لە سا 88 پرۆژەکە تەواو بووە، نزیکی لە سا 95 بۆ 97 پردەکان تەواو بوون، گێردەرەکان هەمووی دانراون، با بڵێن ساید وەڵکەکان ئەوانەی با بڵێن بۆ هاتوچۆی خەڵکەکە هین کراوە دروست کراوە لە پردی چەقانە تەواو بوو، لە پردی زەڵمیشە خەریکی دانان و تەواوکردنی تێکەڵە تقریبا لە سا 95 زیاتری تەواو بووە. ئێستا کرەستۆن و با بڵێن مەرحەلەی قیر لە پێشەوە دەستی پێ کردووە. پرۆژەکە بەرەو کۆتایی ئەڕوات نزیکەی لە سا 89 کارەکانی تەواو بووە، کاری قیرکردن دەستی پێ کردووە. ئەو مەوعیدێکی بۆ دانراوە لە سینۆ کۆتا ڕۆژی ئیستیلامکردنی پرۆژەکەیە بە تەواوی و ئینشاءڵڵا پێشەوە دێش ئەمەل هەیە کە تەواو بکرێت. پێشتری شەکە گرفتی زۆرێ بە واستەی ئەوەی کە ئەو خەیرانی دارایەت و کۆمپانیا تووشی وەستان و زەرەر و ئەوانە و پاشان گەڕایەوە و کۆمەڵی خەڵکیش کە لەگەڵی هاوبەش بوون و قەیرانە مەشاکیلەکانی زۆر زۆر و بەس ئەلحەمدولیلا ئێستا گرفتەکان بەرەو نەمان و کۆتایی ئەڕوات و بەڵێنیەوەش بە خەڵکین تاوەکو کۆتایی هاتنی پرۆژەکە ئێمە شەو ڕۆژە خەینە سەر یەک بۆ ئەوەی بتوانین پرۆژەکە لە کاتی خۆیان تەواو بکرێت و خەڵکی ناوچەکە سوودی لێبین و پرۆژەیەکی زۆر زۆر گرنگە بە نسبەت ناوچەی هەڵەبجە و هەورامان و شارە زوورەوە. ئەم پرۆژە استراتیژیا با بڕی 90 ملیار دینار جێبەجێ ئەکرێت ئەگەرچی بەهۆی قەیرانی دارایی و کێشە و گرفتەوە کارەکانی دواکەوتنی بە خۆیەوە دی، بەڵام لە ئێستادا بە شێوەیەکی بەردەوام کارکردن تایدا دەستی پێکردوێتەوە. تەنها لە سەدا 12 کارەکانی ماوە تاوەک ڕێگا استراتیژیەکە بکرێتەوە بخرێتە خزمەتی گشتیەوە. لە کۆتایی مانگینۆ ئەم پرۆژەیە دەبێتە دەواازەیەکی نوێی هاتوچۆ لە نێوان پارێزگای سلێمانی و پارێزگای هەڵەبجەدا. هاوڵاتیان باگشتی بە شێوەیەکی یەکجاری لە گرفتی خراپی ڕێگەبان ڕزگاریان دەبێت. سەلاح جەمیل، کورسات نیوز، هەڵەبجە.